باوکم وەسیەتێکی بۆ کردوین هەر کەسێک هاتە دوکانەکە مستحق بوو پارەی پێ نەبوو ئێمە پارەی لێ وەرناگرین. کەسی محەممەد لە کەلار ئێمە لە ساڵی 86 خەریکێمی ئیشەین شانازی بە ئیشەکەمانەوەکەین و خەڵک لە زۆربەی شارەکانەوەمان ناسیێ لەبەرەوە گۆشتەکەمان ئەوەی بەکارهێنین گۆشتی خۆماڵیە و لەخوا بەزیایە چەند کەسێک لێرە ئیشەکەین براکانم چوار براین هەمومان لێرە ئیشەکەین و باوکم تا ئێسش سەرپەرشتیمانەکە. سواز بەخوای گەورە ئیشەکەمان باشە و خەڵک لێمان ڕازیە. ئێمە بەیانیان تقریبان پێشبانی بەیانی لێرەین و هەتا وەکو سەعات حوتی ئێوارە بەردەوامین هەمومان لێرە ئیشەکەین و لەفەی ئێرە زۆر هەرزانە لە چاو شارەکانی ترا لەبەرەوە کەلار هەر خەڵکەکەی خۆیەتی زیاتر وەکو مەسەلەن محافەزەیەکی گەورە نییە بڵێ خەڵکێکی زۆر ڕووی تێکا بتوانین لەفە گران بفرۆشین. ئێمە لەفەی ئێمە 1400 ئەو خەڵکیش کە لەفە 1400 لەفە زۆرترە خوا ئەگەر گران بێ کابرا ناتوانێت لەفەیەکی زۆر خوایی وایە مەسەلەن لێرە 5 لەفاخوا 6 لەفاخوا. من شان بەشانی باوکم هەر بەردەوام بووم لە ئیشەکە بڕواکەی مناڵ بووم لەگەڵ باوکمە هاتووم لێرە ئیشم کردووە. ئەوەش ڕسمەکانە یادگاریە هەمووی لە ساڵی مەسەلەن ڕسمی تایە ڕسمی 94 من مناڵم لێرە ئیشم کردووە و هەتا ئێسش بەردەوام لەگەڵ باوکمە. باوکم وەسیەتێکی بۆ کردوین هەر کەسێک هاتە دوکانەکە مستحق بوو پارەی پێ نەبوو ئێمە پارەی لێ وەرناگرین. لە ڕاستیە خەڵکێکەیە لە بازارەکە ئێمە خۆمانی ناسین پارە لەو کەسانە وەرناگرین.